سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتە و گەشتکاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی. ئازیزان لاڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕاهەوە ئەچینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرگە بابەتەکانی ئەم بەرنامەیە. لاڵقەی ئەم هەفتەی بەرنامەکەماندا ئێوەی عزیز بینەر و بیسەری بابەتێک دەبن لەژێر سەردێڕی جۆان ژنە سرودبێژی ئازادی و بەرابەری ئینسان کە لەلایەن پەیمانەوە کراوە بە کوردی. بەو هیوایی ناوڕۆکی بەرنامەیەم ڕۆژمان جێگای سەرنجی ئێوەی ئازیز بێت لەگەڵمان بن بۆ بینی. جۆان ژنە سرودبێژی ئازادی و بەرابەری ئینسان لە فارسیەوە پەیمان. هەڵەیە ئەگەر پێمان وابێ کە سەرمایەداری تەنیا ئاستی ژیان و بەڕێوەچوونی کۆمەڵانی خەڵکی دنیای باشکرای کردوتە ئامانج. ئەوە هەموو پانتای ژیانی ئینسانیە کە کەوتۆتە ژێر گورزەوە بۆ پاراستن و بەردەوام هێشتنەوەی حەیاتی سەرمایەداری وە بۆ سەپاندنی ئەم هێرشە مۆسیقا و گۆرانیش زیاتر لە ڕابردوو بە چەشنی سینەما و لە پاڵ باقی ناوەند و دامەزراوەکانی سەرمایەداریداوە وەک مەزهەب و ئەرتەش و چەندانە لەو بابەتانە ئەرەگمەند کراوە. هەرکێکی بێژگە لەوەی بە سەرکردنی بیر و ئەندێشە و ڕەوانی کۆمەڵانی خەڵکی پێناسە بکرێت وەسفێکی تر هەڵ ناگرێت. مۆسیقای ڕایچوو باوی ئەمڕۆیی کە لە شەبەکە تەلەڤیزیۆنیە پڕخەرج و زەبەلاحەکانەوە برەوی پێدەدرێت. گومانی تێدا نییە کە دەبێ وەک بەشێک لەم هێرشەی سەرمایەداری و دەرکەوتەیەک لە بەرەو پێشچوونی لە شەڕ لە دژی ژیانی ئینسانی لە دۆخێکدا کە بزوتنەوەی کرێکاری سۆسیالیستەکان لاوازی و سستی دایگرتوون بە حیساب بێت. ئەم مۆسیقایە کە لە ناوڕۆکی فیلمە ویدیۆیەکانیدا پەیام هێنەری ژیانێکی بەڕواڵەت خۆش و پڕ لە کامەرانیە لە سەروەت و سێکس و ئێعتیادەوە سەرچاوەی گرتووە. دەیەوێت چاوی عەقڵ و بەسیرەتی جەماوەری خەڵک و بەتایبەت لاوان و تازەلاوان بە بادی فەنادا ببات. گەرەیکێتی وێنایەکی درۆینە و فەنتێزی لە ژیانی کامەران بەخاتە بەرچاو و وێنەی ڕاستەقینەی نابەسامانی و موسیبەتەکانی ئەم دنیاە وەک شەڕ، بێکاری، بێخانەولانەیی، هەژاری، بەرسێتی، نەخۆشیوی تر لە بەرچاوان بکات یان ون بکات. دەیەوێ باوەڕیان پێبێنێ کە پێویستە لە بیری خۆیاندا بن و خەمی کەسانی تر نەخۆن چون دنیا هەر ئەوەیە کە هەیە. لە ناوڕۆکی پەرستاندنی مۆسیقای هەرزە و گوێ لە مستی سەرمایەدا ناسینەوە و چوونە سەر ئەو کەسانی کە مۆسیقا و گۆرانی بە چەشنێکی تر تێدەگەن ڕەنج و ئازارەکانی خەڵکی کرێکار و هەژار و ژێردەست لە بەهرەمەکانیاندا یان لە بەرهەمەکانیاندا ڕەنگ و دەنگدانەوەی هەبوو تا ڕاستیەکی ئەم دنیای لە بیریان نەچێتەوە یان لە بیر نەچنەوە. ئەوین و خۆشەویستی ڕێز یەکسانی ژیانی ئینسانی و هەموو شتێکی باشیان بۆ سەرجەم خەڵکی دنیا دەویست و مۆسیقاکەشیان هەرخست بۆ پێناو ئەم ئامانجەوە. کارێکی گرنگە. جۆان بایز لە زومرەی ئەم جۆرە کەسانەیە گۆرانی بێژێک کە خەڵکی خۆشی دەویست یان خۆشی خەڵکی خۆش دەویست. ڕێزی لە کەسایەتی ئینسانیان دەکرد. گۆرانی بێژێکی کە دۆست و پشتیوانی کرێکاران و زەحمەتکێشان بوو. شەڕ، هەڵاوەردن، گرتن و زیندانیکردنی ئینسانەکانی پێقوبوڵ نەدەکرا. گۆرانی بێژێکی کە نەک ئەمریکایی بەڵکو کەسێکی ئینتەرناسیۆنالیست بوو لە ئەمریکا بەرەنگاری سیاسەتی شەڕخوازانە و تەبعیز ئامێزی دەوڵەت دەبوویەوە. لە ئێرلەندی باکوور خۆ پیشاندانی وەڕێخست. لە فەڵەستین و سەرایڤۆ گۆرانی بۆ خەڵکی دڵپڕ لە ئێش و ئازار دەچڕی. گۆرانی بێژێکی کە دەنگە گەرم و بە سۆزەکەی دروشمە لە دڵ نزیکەکانی و موزیکە زەمینەکەی لە نەڕەزایەتی بە هەموو ئەو شتانی لە دژی مرۆڤ و مرۆڤایەتی بوون بەکاردێنە. جۆان بایس بەرهەمی سەردەمە مێژوویەکەی بوو. دەورەیەکی کە بزوتنەوە جەماوەری کرێکاریەکان هێشتا بە گوڕوتینەوە لە ئارادا بوون. دەورەیەکی کە هەر بەم ئێعتبارەوە بزوتنەوە دژ بە شەڕەکەی، بزوتنەوە دژی هەڵاوەردنەکەی و سرودبێژەکانی ڕەنگ و بۆیەکی تریان هەبوو. بە یەکەوە شاوێک بە هەوراز و نشێوەکانی ژیانی هونەری و کۆمەڵایەتی ئەم گۆرانی بێژە مەزنەدا بخشێنینەوە. و دواتر دەقی چەند سرودێکیشی دەخوێنینەوە کە خۆیان باشترین ناسێنەری ئەم سرود بێژە ئازادی و یەکسانی خوازەی ئینسان و مرۆڤایەتی. ناوبڕێکی کورد وەردەگرم و دەستەکەین بە درێژەی بابەتەکە.
بەڵێ بینەران دەست دەکەینەوە بە درێژەی بابەتەکەمان. جۆان بایز لە ساڵی 1940 زاینی لە نیویۆرک لەدایک بووە. یەکەم جار لە ژوئنی ساڵی 1950 زاینیدا دوای وەرگرتنی دیپلۆم نەوارێکی گۆرانی ئازمایشی بۆ کۆمپانیایەکی پڕکردنەوەی کاسێت تۆمار دەکات کە لەلایەن کۆمپانیاکەەوە پەسەند ناکرێت. دوای ئەوە بۆ درێژەدان بە خوێندن لە زانکۆی بۆستۆن ناونووسی دەکات. بەڵام لەبەر ئەوەی کە بیری لای موزیک و گۆرانی خەڵکی دەبێت زوو زانکۆ بەجێ دێڵێ و بەگشتی خۆی تەرخانی کاری مۆسیقا و گۆرانی دەکات. لە ساڵی 1950دا کاری گۆرانی بێشی لە کلوپی 47 کە تایبەت بە گۆرانی خەڵکی بوو دەست پێ دەکات و بە خێرایی دەبێتە جێی سەرنج وە خۆشەویستی خەڵک. لە ساڵی 1962 زاینی حزوری چالاکانە و پەرشووری جۆئان لە بزوتنەوەی مافی مەدەنیدا ناوی ئەوی وەکو داکۆکی کارێکی مافی یەکسان بۆ گەشت ئینسانەکانی خستە سەرزاران. یەکەم تۆڕی کۆنسێرتەکانی لە زانکۆکانی باشووری ئەمریکا کە زیاتر سەر بە ڕەشپێستەکان و خەڵکانی ئەمریکای لاتین بوون و هەڵاوەردنی ڕەگەزی بە توندی تیاندا برەوی هەبوو پێشوازی گەرمیان لێکرا. لە ساڵی 1963 ئەلبومی جۆئان بائیز لە کۆنسێردا خەڵاتی باشترین ئەلبومی خەڵکی لە گرامی ئاواردز دەباتەوە. هەر لەم ساڵەدا جۆئان ڕێبەریکردنی بزوتنەوەی هونەرمەندان سەبارەت بە بایکۆتکردنی شەبەکەی ABS یەکێک لە گەورەترین ڕاگەیەنراوەکانی ئەمریکا و دنیای سەبارەت بە دەربڕینی ناڕەزایەتی بە بڵاو نەکردنەوەی بەرنامەکانی پیتسگیر لەم شەبەکەیەوە بەهۆی چالاکیە سیاسیەکانیەوە دەگرێتە هەستۆ. لە مانگی ئوتدا جۆئان لە بەردەم 250,000 گوێگردا لە واشنگتۆن سرودی ئێمە سەردەکەوین دەچڕێت. ساڵی دواتر نۆرەی دەربڕینی ناوازەیەتی بەهێزە لە دژی شەڕی وێتنام. جۆئان 90% لە ماڵیات بەرداهاتی خۆی واتە مەبلەغێکی کە لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە بۆ یارمەتی بە بودجەی شەڕ لە دژی وێتنام تەرخانکرابوو نادات. ئیدارەی دارایی ئەمریکا دژە کردەوە دەنوێنێ. بەڵام ئەم تا 10 ساڵی داهاتوش لە دانی ئەم بڕەماڵیاتە خۆ دەپارێزێ. لە ساڵی 1965 زاینیدا جارێکی تر جۆئان خەڵاتی باشترین گۆرانی دەباتەوە. بۆ گۆرانی لەوێ تەنیا بۆ سەروەت. لە مانگی مارسی هەرەو ساڵدا لە ڕێپەیوانێکدا بۆ دەستەبەرکردنی مافە کۆمەڵایەتەکانی خەڵک لە شاری سلما تا مونتگمری لە ویلایەتی ئەلباما بەشداری دەکات. لە مانگی ئۆتیشدا لە خۆپیشاندانی دژ بە شەڕی وێتنام لە بەردەم کۆشکی سپیدا ئامادە دەبێت. ساڵێک دواتر جۆئان ڕێپەیوانی دژە جەنگی لە ئەڵمانی ڕۆژاوە لە ڕۆژی ئیستێری ڕێبەری کرد. لە مانگی سپتەمبەردا لە پاڵ مارتین لوتر کینگدا لە ڕێپەیوانی شاری گراندا لە ویلایەتی میسیسپی و هاواری ناڕزایەتی دەبڕین بە تەمبێکردنی جەستەی و کردار و هەڵسەوکەتی توندوتیژی ئامێز لەگەڵ منداڵانی ڕەشپێسی لە مەدرسەکانی ئەمریکای بەرز کردەوە. لە مانگی دیسەمبەردا بۆ یارمەتیدانی کرێکارانی مانگرتووی مەزراکانی کالیفۆرنیا کۆنسرتێکی بەڕێوە برد. هەر لەو مانگەدا لە ناڕزایەتی بە حکمی ئێعدامی 64 زندانی لە جێژنی کرێسمەسی زندانیانی زیندانی کۆنیتین بەشداری دەکات و خوازیاری هەڵوەشانەوەی حکمی ئێعدامی زندانیەکانیە بێت. لە ساڵی 1968 لە ژاپۆن دەچێتە سەر شانۆ لە کاتی ئیجای بەنامەکەیدا لەلایەن وەرگێڕەکەیەوە باز لە بۆچوونە سیاسیەکانی دەکرێت. دواتر وەرگێڕەکە دەڵێ کە مەئمورەکانی سازمانی سیا ئەمریکا ئەویان خست بۆ ژێرگوشارەوە تا بۆچوونە ڕاستەقینەکانی جۆئان بۆ بەشدارانی کۆنسێرتەکەی باز نەکات. هەرچەندە سازمانی سیا دەخاڵەتی خۆی لەم بارەیەوە ڕەت دەکاتەوە، بەڵام جۆئان لە گەڕانەوەیدا بۆ ئەمریکا ئیجازەی پێنادرێت کە لە تەلاری قانونی ئەساسی واشنگتۆن بەرنامە بەڕێوە بات. جۆئان کۆنسێرتە بە خۆڕایەکەی خۆی لە بەردەم 30,000 کەس لە تەماشاچیاندا لە پاڵ بینای یادەوەریەکانی واشنگتۆن بەڕێوە دەبات و شکۆمەندانی یان شکۆمەندی هونەرمەندێکی ناڕازی خەڵکی و جەماوەری بەڕووی دەوڵەتی ئەمریکادا کێشێ. ئالبومی با منداڵەکان ڕزگار بکەین هەر لەم ساڵەدا دەخاتە بازاڕە و داهاتەکەی بۆ یارمەتیدانی مانگرتنی ژنان بۆ ئاشتی تەرخان دەکرێت. لە مانگی ئۆکتۆبەردا لە ساڵی لەگەڵ 190 خۆپیشاندەری تر بە تاوانی داخستنی دەرگای هاتنە ژوورەوەی ستادی ناوەندی هێزە چەکدارەکانی ئەمریکا لە ئۆکلاندی کالیفۆرنیا دەکرێت بۆ ماوەی 10 ڕۆژ و زیندانیش دەکرێت. لە مانگی دیسەمبەردا جارێکی تر بەهۆی دووپاتکردنەوەی کردداری پێشووی بە 90 ڕۆژ زیندان مەحکوم دەکرێت، بەڵام دوای مانگێک لە زینداندا مانەوە ئازادی دەکەن.
لەبەرەوەی زندانیەکان بڕیارەدەن کە لە ڕۆژی ئازادبوونیدا دەست بدەنە ڕاپەڕین لە ترسی ئاخێزی زندانیەکان بەرپرسانی زیندان ڕێگا چارە لە ئازادکردنیدا دەبینن. لە ساڵی 1960 زاینی دەردەکەوێت کە فرۆشرانی کاسێتەکانی جوان لە فرۆشگاکانی سەربەرتەشی ئەمریکا قەدەغە کراوە. هۆکارەکەش ڕوونە چالاکیە دژ بە شەڕەکانیەتی. هەر لەم ساڵەدا لە کۆنسێرتەکەیدا لە لۆس ئانجلس 20 لاوی ئەمریکایی بە نیشانەی ناڕەزایەتی دەربڕین دژ بە شەڕی ڤێتنام کارتەکانی ئامادە بە خدمەتی نظامی خۆیان پێشکەش بە جۆئان دەکەن و لە چوون بۆ سەربازی خۆ دەبێرن. دیسانیش خەڵاتێکی تری سەبارەت بە ئەلبومی هەموو ڕۆژێک ئێستا پێی دەدرێت. لە ساڵی 1970 لە مانگی ئۆکتۆبەردا بۆ یارمەتیدانی بزوتنەوەی یۆنان 3 کۆنسێرتی یارمەتی لە تیاتری سۆنانی بریکلی کالیفۆرنیا بەڕێوە دەبات. لەم کۆنسێرتەرانەدا هونەرمەندانی کۆچبەری یۆنانی میلینا مرکوری، جولس داسین و چەند نەفرێکی تر بەشدار بوون. 2 ساڵ دواتر جارێکی تر جۆئان خەڵاتی باشترین ژنی گۆرانی بێژی بەدەست دێنێ و یەکێک لە گۆرانیەکانی وەکو باشترین گۆرانیەکانی ساڵ هەڵدەبژێردرێت. لە مانگی ژوەنی هەر ئەو ساڵەدا جۆئان لە خۆپیشاندانی دژ بە شەڕ بازنە بە دەوری کۆنگرەی دایکان و منداڵانی ئەمریکادا لە شاری واشنگتۆن بەشداری دەکات. خۆپیشاندانێکی شکۆدار کە تێیدا دایکان و منداڵانی ئەمریکایی لە ناڕەزایەتی بەشەڕ بینای کۆنگرەیان بەلێک هەڵپێکانی پەنجەکانیان خستە بۆ گەماروی خۆیانم. لە مانگی دیسەمبەر لە بارودۆخێکدا کە شاری هانۆی پایتەختی وێتنام لەژێر هێرشی توندی ئاسمانی ئەمریکادا بوو بۆ گەیاندنی نامە و دیاریەکانی کریسمسی زیندانیانی ئەمریکایی دەچێت بۆ هانۆی. هەلبومی کوڕەکەم ئێستا لەکوێی کە لە ساڵی 1970 بڵاو دەبێتەوە. حاصڵی ئەم سەفەرێ لە مانگی ئاوریلی 1975 ئەلبومێکی تری لە پلەبەندی پلەی زێڕیندا جێدەگرێت. جۆئان هەر لەم ساڵەدا بۆ چەندێمین جار لەگەڵ باب دیلان کە دۆستێکی نزیکی بووە لە کۆنسێرتێکدا بەشداری دەکات. لە ساڵی 1976 بەرداری خۆپیشاندانی خەڵکی ئێرلەندی باکوور بۆ ئاشتی دەکات. ساڵی دواتر ئەوە ئیسپانیایە کە بەهۆی حزوری جۆئانەوە دەکەوێتە لەرزە. گۆرانێکی ئیسپانی ئێمە ناجۆڵین و بە شێوەی ڕاستەخۆ لە تەلەڤیزیۆنی میلی ئیسپانیاشەوە لە حاڵێکدا ئیجرای کرد کە بڵاوکردنەوەی ئەو گۆرانیە لە 40 ساڵ لەو پێشەوە بە دەستوری ژەنەرال فرانکۆ قەدەغە کرابوو. هەر لەم ساڵەدا گەشتە کۆنسێرتەکانی ئەوروپا و ئەمریکای جۆئان بەڕێوە دەچێت. یەکێک لە کۆنسێرتەکانی ئەمریکای بۆ زیندانیانی زیندانی سولدا دەبێت. لە ساڵی 1970 لە چەندین خۆپیشاندان و ڕێپێوان لە ناڕزایەتی بەچەکە ئەتۆمیەکان بەشداری دەکات. بڕیار دەدا لەگەڵ گروپی سانتانا کە گروپێکی بەناوبانگ بووە کۆنسێرتێک لە ڕۆژی 4 مانگی ژوئەن لە لینینگراندی شوورەوی ئەو کاتە بەڕێوە بات و بەڵام ئەم کۆنسێرتە بەبێ هیچ ڕوونکردنەوەیەک لەلایەن کاربەدەستانی دەوڵەتیەوە لە وەختەدا هەڵدەوەشێتەوە. لە ساڵی 1970 جۆئان دڵخوازانە بۆ گەیاندنی خۆراک و دەرمان بۆ خەڵکی ناوچەی ڕۆژهەڵاتی کامبۆج دەچێت بۆ ئەوێ. لە ساڵی دواتردا لە گەشتی کۆنسێرت بۆ مافەکانی مرۆڤ لە ئەمریکای لاتین ئیجازەی بەڕێوەبردنی کۆنسێرتی لە شیلی و بەرزیل و ئەرژانتینی پێنادرێت، بەڵام لە نیگاراگووە بەرنامە بەڕێوە دەبات و لەلایەن خەڵکەوە پێشوازیەکی گەرمی لێ دەکرێت. لە ساڵی 1983 ئالبومی زیندوی ئەوروپای 83 لە کۆنسێرتەکانی ئەوروپا و کەنەدایدا بە شێوەی زیندوو تۆمار دەکرێن. ئەم ئەلبومە لە فەڕەنسا خەڵاتی ئەلبومی تەڵایی بەدەستدێنێ. لە 15 مانگی ژوئەنی ئەو ساڵەدا جۆئان بۆ ئاشتی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی لە بەردەم 120,000 کەسدا لە مەیدانی کۆنکۆردی پاریس کۆنسێرتێکی بەخۆڕایی بەڕێوە برد. لە ساڵەکانی 1986 و 1988 زاینیدا لە کۆنسێرتەکانی ڕێکخراوی لێبوردنی نێونەتەوەی لەژێر ناوی پیلانی ئومید و مافەکانی مرۆڤ ئێستا بەشداری دەکات و خەڵک لە دژی ئازار و ئەشکەنجە و لە پێناو ئازادی زیندانیانی سیاسیدا هەڵدەخرێنێ. لە ساڵی 1970 تیشدا لە سەفەرێک بۆ ڕۆژهەڵاتی ناوین بۆ خەڵکی فەڵەستین و لێواری ڕۆژئاوا کۆنسێرتی بەخۆڕایی بەڕێوە دەبات. لە ساڵی 1988 گۆرانی ئاسیمبوونانگای جۆئان کە وەک باشترین گۆرانی خەڵکی سەردەم خەڵاتی گرامی ئاواردزی پێدەدرێت.
لە ساڵی 1993 دەچێت بە وڵاتی شەڕ لێدراو و بۆسنی و هێرزەگوین تا سەرنجی خەڵکی دنیا بەرەو ڕەنج و ئازارەکانی ئەم خەڵکە ڕابکێشێ. لە شاری سەرای و جوعان یەکەم هونەربەندێکی بەناوبانگە کە گۆرانی بۆ خەڵک دەڵێت. لە مانگی ئۆکتۆبری ئەو ساڵەدا کۆنسرتێکی لە دوورگەی ئەلکانترازی سان فرانسیسکۆ شوێنی پێشووی زیندانی بەناوبانگی فیدراڵی ئەمریکا بەڕێوە بردووە داهاتەکەشی بۆ ڕێکخراوی نان و گوڵی سوور تەرخان کرد. بەڵێ بینەران ناوبڕێکی کورد وەردەگرم و دواتر دێم وەلاتان. بەڵێ بینەران لەم بەشەدا چەند نمونەیەک لە دەقی سرودی گۆرانیەکانی کە کراون بە کوردی لەلایەن پەیمانەوە دەخوێنەوە. یەکەم دەق بەم جۆرە دەست پێ دەکات. سەرجەم دایکانی ماندووی دنیا. سەرجەم دایکانی ماندووی سەر ڕووی زەوی سەرنجام هێور دەبنەوە. ئێمە مناڵەکانیان لا مێز دەگرین و باشترین هەوڵی خۆمانە خەینەگەڕ کاتێک خۆر بەسەر پێدەشتەکاندا دەخزێ ئەوان ڕێگا بۆ ئەوین و گۆرانی دەکەنەوە دەچن بە پیریەوە و دایکانی ماندووی دنیا ئارام دەگرن. جوتیار بەسەر تراکتۆرەکەیەوە لە پاڵ زەویە کێڵراوەکەیدا سەرسام ڕادەوەستێن. کاتێک ئێمە مەزارەکەی بۆ دەدێرین بە فرمێسکیە و بازرگان سەفتانایی کە خۆیان دەزانن چۆنیان لەگەڵدا جوڵاونەتەوە. جوتیارانی ماندووی سەرزەوی هێور دەبنەوە و کرێکارانی چەوساوی دنیا سەر لە نوێ سرو دەڵێن و بە شێوەی کۆڕ و بە کۆمەڵ مەژدا دەنە هەمووان. ئێمە ئیتر دەست بە تاڵ نابین چون لە مەولا کۆیلەی کەس نین. کرێکارانی دنیا سەر لە نوێ سرو دەڵێن و کاتێکیش لە هەموو دنیا سەربازەکان جلە سەربازیەکانیان ناگردا سەنگەری سەر سنوورەکان چۆڵ کرا. جەنابی ژەنەڕاڵیش کاتێک دەچێ بۆ بازدیت سەربازەکان لە بیریان کردو و ژنان و پیاوانی ماندووی دنیاش ئارامیان گرتووە. قەسیدەی ساکۆ و وانزاتی. باوکە بەڵێ من زیندانیم مەترسە لەوەی تاوانەکەم ڕابگەیەنی تاوانێکی کردومە خۆشەویستی هەژاران و چاوساوانە. ئەمە شەرم نییە شەرم نییە شەرم تەنیا بێدەنگ بوونە و ئێستاش پێت ئەڵێم چی لە دژمانە. ئەو هونەرەی کە چەندین سەدە بە زیندوی ماوەتەوە لە پێچ و خەمی ساڵەکان تێپەڕیا و جار دەزانی چ شتێک سەر تاپای مێژووی تاریک و لێڵ کردووە. یاسا لە دژی ئێمەیە. بەو گشتە عەزەمەت و بەرینایی و هێزەوە یاسا لە دژمانە. پۆلیس ئێستا دەزانێت چلۆن کەسێک بە تاوانباریان بێ تاوان بناسێنێ. هێزی پۆلیس لە دژی ئێمەیە. لە پاداشتیە و درۆ و بێشەرمانە کە کەسانێک کردویانە زیاتر لە پێش و پارا بەخشرێتەوە. هێزی پارەش لە دژی ئێمەیە. نەفرەتی نیژادیش لە دژی ئێمەیە و ئەمەش حەقیقەتە کە ئێمە دەست بە تاڵین. باوکە باوکی خۆشەویستم من زیندانیم. شەرم مەکە لەوەی تاوانەکەم باس بکەیت. تاوانی خۆشەویستی و برایەتی و ئەوە تەنیا بێدەنگ بوونە کە شەرمەزایریە. من خۆشەویستی و بێتاوانیەکەمم لەگەڵدایە و کرێکاران و هەژاران. سەبارەت بەمانایە بە توانام و پارێزرا و خاوەنی هومێد و هیوە و ئەنجامدانی ڕاپەڕین و شۆڕش. دۆلار پێویست نییە لە جیاتیە و ئەمانە پێویستن. هێزی بیرکردنەوە خۆڕاگری وشیاری و ئەوین و مرۆڤ دۆستی. تۆ نەدزی دەکەی و نە کەسیش دەکوژی کاینێکی ومێد و ژیانی شۆڕش دەست بە دەست دەگەڕێ لە ئینسانەوە بۆ ئینسان و لە دڵەوە بۆ دڵ. وەک لە ئەستێرەکان دەڕوانم هەز دەکەم ئێمە نەوەی ژیانین و مردن داما و زەبوونە.
دڵم باڵەگرێت و بەرەو لایەوە فڕێ لە پێشاندا لەسەر لووتکە لادات و ڕوولێوە و ڕوولا شەوقی سەر شەقام سەر کۆڵان ناو ماڵەکان لەنگەرەگیرێ ئەو جابەرە کوورەی دڵتە هەڵدەفڕێ هەڵدەفڕێ بیرتانەکە لەم غوربەتە سەختامەوە بیرتانەکە لەم ئازارە بێکۆتایی و پێبێنەوە بیرتانەکە ئارەزووی دیدارتانەکەم ئارەزووی دیدارتانەکەم بیرتانەکەم 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 هەموو شەوێک کۆتری دڵم باڵەگرێت و بەرەو لایەوە فڕێ لە پێشاندا لەسەر لووتکە لادات و ڕوولێوە و ڕوولا شەوقی سەر شەقام سەر کۆڵان ناو ماڵەکان لەنگەرەگیرێ ئەو جابەرە کوورەی دڵتە هەڵدەفڕێ هەڵدەفڕێ هەموو شەوێک لە مرواری فرمێسکیم غوربەتەوە ملوانکەیان داوۆنمەوە بۆ مێلی جوانی شارەکەم هەموو شەوێک لە گوڵجاواری ئەم غوربەتە چەپشە گوڵی سوراچێنم بۆ ناو گوڵدانی شارەکەم هەموو شەوێت لێم لا دەرگای دڵتانەدام هاوارەکەم بیرتانەکەم هەموو شەوێک کۆتری دڵم ماڵەگرێت و لەلایەوە لەنگەرەگیرێ هەر لایەوە شەبێ بمرێ بازادی ئەبێ بمرێ بیرتانەکەم 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 بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان هیوادارم بابەتەکان بەدڵی هەموو لایەکتان بوو بێ سپاس کە تاوکو کۆتایی ئەم بەرنامەیەش لەگەڵمانە بوون کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان